بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵین لە بەشی 12یەمی بەرنامەی سۆراغی مێژوودا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. ئەم بەرنمەیەمان قسەکردنە لەسەر ژمارە 2، 3 و 4 و 5 و 6 گۆڤاری ئاسۆی ئیسلام، هەروەک لە بەشی 11یەمی بەرنمەکەدا باسمان لە ژمارەکانی پێش ژمارەیەک یاخود ژمارە 0 و ژمارەیەک کرد. دیسانەوە بە میوانداری هەریەک لە بەڕێزان کاک حەمزە ئەحمەدی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان، دکتۆر سەباح بەرزنجی کوڕی یەکەمین ڕابەری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان بەخێر بێنەوە بۆ بەرنامەی سۆراخی مێژوو. کاک حەمزە، تۆ بە سیفەتی ئەوەی کە وەک لە بەرنمەکانی ڕابردووشە باست کرد، باسی ئەوەت کرد کە تۆ لە ئێران یا بڵێن لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو کاتانە کە ئەوانەی هیجرەتیانەکرا هاتنە ئێران ئەندازەیەک فۆرمت بۆ دروستەکردن و ناوەکانیانت تۆمارەکرد و بەشێکی زۆری ناوی ئەو خەڵکە لە لای تۆ بوو، یعنی وەکو ئەوەی کە بە سیفەتێکی ئیداری کە پێت درابوو. ئەوەی کە لەم بەرنمەیانە پەخشە بێت کە بەرنمەکانی ڕابرد و ڕۆژ و ئەندازەیەک هەندێک کەس لەوانەیە ناو لە بیرکرابێ گلەی هەیە، یعنی ئەکرێت یعنی هەر لەبەر ئەوەی بەرنمەکەی ئێمە تەکمیلەیەکی تەواوی گێڕانەوەی ڕووداوە تاریخیەکان بێ، ئەگەر ناوێت ئیزافەیەکت لاما بێ پێ دووترابێ بیر چوو بێ، ئەگەر بیریش نەچۆ با ڕاستە خۆ بچینە سەر باسی گۆڤارەکە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. والله بناوي خوای گەورە کاگارام ئێمە ئەگەر ناوی هەموو مامۆساکان بڵین مامۆساکان زۆر بوون، ناتوان من ناوی هەر هەمویان بڵێم، بەڵام ئەوانەی کە هاتوونە تۆ بیرم لە پێشواگەر بیرم نەبوو بێ ئەو مامۆسایانەی کەوا من لە بیرم چوون جەناوی مامۆسا حەمە یوسف بوو بەناو کۆچەر کە لە سەرەتا لەگەڵمان نابوو، تەشریفی هێناوە لە داخلیش هەر لەگەڵمان نابوو، جەناوی مامۆسا پیاوێکی نووسەر و پیاوێکی لێکۆڵەرە، ئەدیبە، شاعرە، نووسەرە. دوایەوەش مامۆسا مەلا ساڵحی قەڵاتزێیی لەگەڵمان نابوو و هەروەها مامۆسا مەلا ساڵحی پێنجوێنیش وازانم ئەویش فەوتی کرا شەهید بوو. دوایی مامۆسا مەلا وریای هەولێری، مامۆسا مەلا وریای هەولێری لەگەڵ مامۆسا مەلا نوعمانی هەولێریە لای مامۆسا مەلا عەلی بیارە بە ڕەحمەت بێ خوێندویانە، ئەوانم لەبیر چوو، ئەوان هینیان کردم لەگەڵ مامۆسا هۆشیاری جافەران و هەرچەندە باسی مامۆسا مەلا حەسەنی کانیتومان کرد، بەڵام مامۆسا مەلا حەسەنی کانیتو هەر لە ئەوائیلە هەر بووە. لە سەرەتای ڕابوونەکەشا کە باسی ئەو کۆمەڵە مامۆسایانەمان باس کرد کە لە ڕابوونە تەئسیرێکی زۆریان هەبوو، خەڵکیان جەماوەریان ڕۆشنەکردەوە لە سەرەتاکانی دوای 75 بەرەو 80 ئاینەکانە. ئەو مامۆسایانم زۆر ناو بردن کە تەئسیریان هەبووە. ئێمە جەناوی مامۆسا عەلی باپیرمان لەبیر چوو، جەناوی مامۆسا عەلی باپیر ئەگەر ئێمەش لەبیرمان بچێ هەموو جەماهەر ئەیان ناسەیە. جەناوی مامۆسا عەلی باپیر کە ئێستا ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئەمیری کۆمەڵە، من لە هەشتاکانە لە 1970 لە ڕانیا بووم، من هەر ئەو کاتانە جەناوی مامۆسام ناسی لە سەرقەبرانێک هەبوو کە دەوری هەبوو، ئەو کاتە چەپگەرایی دەوری هەبوو، ئەویش زدی چەپگەرایی دەورێکی چاکێ بوو، گەنجێکی لێهاتوو لە ساڵەکانی هەشتا ئەو کاتانە لەوانی تەمەنی 21 ساڵ 22 ساڵ لەو حدودا بوو. مامۆسا لەوێ دەورێکی چاکێ بوو، دوایش لە سەرەتاکانە دەستی کرد بەو کتێبە جوانانەی دەری کرد، پۆختەی ئیسلام و ڕاچکان و چەند شتێکی تر. دوایش کە هەر خۆی وازان یەک جار لەگەڵ جەناوی مامۆسا هینیشە مامۆسا مەلا ئەبوبەکری سیدیقیشە لە زمانی پەیوەندی ئیسلامیە تەشریفیان هات بۆ ئەودی بۆ لای ئێمە لەگەڵ جەناوی مامۆسا شێخ محەممەد و مامۆسا نەورەسی و مامۆسا مەلا لوقمان چەند مامۆسایەکی کە دانیشتنیان هەبوو. ئەو بەنسبەتی مامۆسا عەلی باپیر هەچی بڵین کەمە، چونکە مامۆسا خۆی هەمووی ناسرای هەموو لایەکمانە. بەنسبەتی ئەو مامۆسایانش دووبارە هەر لە مەنتەقەی شارەزورا دەوریان هەبوو، لە مەنتەقەی شارەزور هەورامانە مامۆسا حەبیبی شارەیەکی بۆ بکەین، حەبیب محەممەد سەعید کە ئێستا نەخۆشە خوای گەورە شفای خێری بە، هاوڵانی پێغەمبەری بە زنجیرە دەرەکرد، زۆر دەورێکی هەبوو، حتا ئەتوانن بڵێ مەنتەقەی شارەزور هەورامانە تا ئەگاتەوە سلێمانیش ئەکسەرێتی مزگەوتەکان و شوێنەکان کەنانراو بە ناوی هاوڵانی پێغەمبەرەوە تەئسیری کتێبەکانی مامۆسا حەبیب بوو و لەگەڵ مامۆسا عەبدولعەزیز پارەزانی بە ڕەحمەت دەبێت کە کتێبی ژیانی پێغەمبەری مەزنی دەرکرد، بەڕاستی کتێبێک بوو تەئسیراتی هەبوو بۆ جوانەکانی ئەو کاتانمان بولاوەکانمان لەگەڵ مامۆسا حەسەن پێنجوێنیە ئەوێ ئینسان ناوی ئەوانە بڵێ. لەگەڵ ئەگەر مامۆسایەکی کە برایەکی کە نامان لەبیر چوو بێت ئەمانە هەمووی تەئسیریان هەبوو. ئەو مامۆسا ئەیجا ئەو برایانش کە لە مەنتەقەی من کە مەنتەقەی سلێمانی و هەڵەبجە و هاورامانات بوو، ئەو برایانەی کە
خەڵکیان ئەگواستەوە خەڵکیان ئەهێنا کە خۆیان دەوری چاکیان هەبوو بۆمان ئەبێ ئەمە وەکو وەفایەک باسییان گەن کە هەر هەمووشیان لەگەڵ بزوتنەوە بوون بە تایبەتی من شخصی خۆم جنابی کاکشێخ جعفری سەرگەدی خۆی و مناڵەکانی کە دوای هەر هەمویان هات و کوڕیشان شەید بوو لەوێ جنابی دکتۆر ئەوە من مەمنونیانم نەک هەر من بەڵکو چەنەها وەکو منیان نەجات دا و گاندوانە شوێنی هاوکاری بزنەوە هەم ئەو هەم کاگازات مامسا ئازادی مامسا خالید دێکۆنی هەم مامسا مەلا ئەحمەی ئەحمەداوایی من ئەبێ مەمنونی ئەوانە زۆر باشە دەستخۆش هەمە وەکو بیرخستنەوە بە ئەو برایانە ڕابردووە باسی دەرچوونی ژمارە سفری گۆڤارەکەمان کرد کە بە شێوەیەکی نەشرە و بڵاوکراوە زیاتر بە دەوری مانگانە دەرەچووە ئێوە باسی ڕۆڵی کاکەمال دۆڵپەمووی و کاک شەید ئازادتان کرد کە یەکەم جار ئەم گۆڤارە لە ناو شاری سلێمانیەوە لەدایکە بێت و دواتر نۆبەرەکانی تری ئەڕوا بۆ ڕۆژهەڵاتی کوردستان. بەڵام من یعنی پێم خۆشە گەر بکرێ ئێمە بۆ خۆی کاکەمال هێشتا زیندووە و کاگازات شەید بووە بە ڕەحمەدێک کاکەمال زیندووە لە زاری خۆیەوە گوێبیستی سەرەتای دەرکردنی گۆڤارەکە ببین بزانین چۆن ئەم گۆڤارەیان دەرکەوە چۆن ناوەکەی تەرح کردووە وەکو شاهیدێکی ئەو قۆناغەکە تقریبا وەکو ئەوی ئەگەر مەجاریشم بی من دقەیە ڕاستکردنەوەی بگەین لە باشە ڕاستکردنەوەکەین بەڵام من بابچۆ لای کاکەمال دوای کاکەمال باسکردنەوەی بکە باشە زۆر چاکە بینەرانی بەڕێز و خۆشەویست ئێستاش کەمال دۆڵپەمووی کە یەکێک بوو لەو کەسانەی بناغی گۆڤاری ئاسۆی ئیسلامیان لە شاری سلێمانی داناوە قسە لەسەر سەرەتاکانی دەرکردنی ئەم گۆڤارەوە چۆنیتی ناونانی دەکاتە شاری سلێمانی فەرموون. سەرەتای ساڵی 1984 لە سلێمانی لە ماڵی ئێمە لە پیرمەسوور دانیشتین. جەماعەتێک بووین لەو جەماعەتە مامۆستا شەید ئازادیشی تیا بوو. باسی وتوێژی گۆڤارەکەمان کرد. ئەو گۆڤارە چۆن دەرکەین و ناویشی بنین چی؟ لەبەرەوە هەر کەس ناویشی لێنا بەڵام من ئەم ناوم زۆر بە پەسەند زانی وتم ناوی ئەنێن ئاسۆی ئیسلام چونکە وا تەشبیهی ئەو شتەم کرد کە خۆر لە ئاسۆ هەڵیە چەند جوان و گەشە ئەم هێنەی حرەکەیش ئەم پەیوەندیە ئاوا لە ئاسوا سەری دەرهێناوە و ناوەکەشمان کە ناوە بەهۆی ئەو ڕۆژە پیرۆزەوە ناونا ئاسۆی ئیسلام هەموو پەسەندیان کرد و زۆر پیانەوە بەلایەنەوە قبول بوو. ئەنجایتر ئەوە بوو لەگەڵ مامۆستا ئازادی شەهیدا شتەکەمان نووسیەوە و خۆیشم سەرنووسری ئەو گۆڤارە بوو کە ئاسۆی ئیسلامە. لە دوای ئەوە من ژمارە سفرمان کە دەرکرد ئەو ژمارەیە بڵاومان کردەوە بە ڕێخستنەکانە زۆریان بەلاوە خۆش بوو زۆریان بەلاوە گەشتێکی گەورە بوو وتیان ئاخ ئەمە هەموو مانگە ئەمە ئەبوو بۆی خەڵقانێکی لێ تێبگەێنین بۆەوەی ئەم پەیوەندی بزوتنەوەی ئیسلامیە گەشە بسەنێ و خەڵقی ئاگادار بێت. ئەوە بوو لە ژمارە سفرەوە ویستمان ژمارە یەک بنووسینەوە نووسیمانەوە لەبەر خوێنڕێژی بەعەس ئەمەنە ئیرهابێت و زۆرداری و خوێنڕشتنی کە وەک ئاو خوێنی ئەڕژ لە سلێمانیە ئەمەنە شتی ناقۆڵای ئەکرد لەبەرەوەتم مامۆستا ئازاد ئەم شتە لێرە بە ئازادی خۆمان و بەدڵی خۆمان ناکرێ ئەمە ئەگەر نەبرێتە ئەو دیو مامۆستا ئازادی وەڵی منیش ئەم وەزیفەی خۆم بەدڵ نییە چونکە مراقەبەم لەسرە ئەڕۆم جا لەبەر ئەوە ئەو بوو مامۆستا هین بوو یونس بوو کاک مستەفا بوو هەرسێکیانم سوار سارێ و سارەی خۆمە بوو سارەکەم سوارم کردن بۆ سیروان لەوێ کاغەزێکم بۆ نووسین بۆ خێڵی حەمە بۆ لای مامۆستا خالید کە ئەو خەڵقی بۆ ڕەوانە کردین بۆ ئەو دیو ئیتر لەوێەوە کە چووە ئەو دیو مامۆستا 4 مانگی نەبەر هەر ئەوە 4 مانگ بوو بەداخەوە شەهید بوو کە شەهید بوو پێشەوەی ژمارە یەک ژمارەیەکی یا بوو بە کاک هەمزە و بە مامۆستا هەمزە و بە مامۆستا سەباح کە درێژە بن بەم گۆڤارە کە ئەم گۆڤارەی تر درێژەی پێبن ئیتر بەداخەوە ئەو شەهید بوو 100,000 ڕەحمەتی بێ و درود بۆ گیانی پاکی. سوپاس بۆ کاکەمال دۆڵپەمووی بۆ زانیاریەکانی کە لەسەر ژمارەی سەرەتاکانی یا ژمارە سفر و ئامادەکردنی ئەندازێک ژمارەیەکی گۆڤاری ئاسۆی ئیسلام قسەی بۆ بکرید. کاک حەمزە بەر لەوەی کە بچینە لای کاکەمال تۆ ویستێ قسە لەسەر ئەوە بکەی هەندێک تێبینیت هەبوو لەو قسانەی ڕابردوو لەسەر ژمارەی سفر یاخۆ ژمارەیە کە ئەندازەیەک
باسمان کرد لە بەشی 11 بەرنامە هەروەکو لە سۆراغی مێژوو. بەڵێ هەوەکوە لە بەرنمەکانی پێشوا باسمان کرد ئیشارەیەکمان بەوە کرد بەڵام دوایی کە من لەگەڵ جەناوی کاکەمالە دانیشتم و لە خزمەتی کاکەمالیشە سەردانێکی جەناوی کاک حەسەنی حەمەخالیدمان کرد کە کاک حەسەن یەکێکە لە بنەڕەتی ئەم بزوتنەوەیە کە ئێستا نەخۆشە و لە ماڵەوەیە و خی گەورەی شوای خێری با ئینشاءڵڵا من لە خزمەتیان نبووم باسی ئەو مەسلەیەمان کە ژمارە سفر کە چۆن بۆ چۆن دەرنەچووە چونکە براکانی کاگە شەید ئازادیش تەکید دەکەنەوە لەسەر ئەوە کە لە سلێمانیا لە ناوەڕاستی 84 دەرچووە ئەوان وەکو کوڕاسە وەکو نەشریە بڵاویان کردوێتەوە بە مزگەوتەکانە بە بەیانیانە بەیانی زوو بڵاویان کردوێتەوە یا هەڵیان واسیوە حتا کاک حەسەنی حەمەخالید فەرمی ئێمە ئەمان خستە ناو پاسەکانیشەوە پاسەکانی مەسەن سەرچنات سلێمانی ئەم شوێنانە زۆر لە قوتابخانەکانیشا بڵاومانە کردو حتا ئەوەشی ئەوت کاکە حەسەن فەرمی هەر شتێکیشان بنووسی وایە کە کاکەمال ئەینووسی و لەگەڵ کاگە ئازادا بەڕەحمەت بێ ئەو شتانیان کاگازات چونکی لە ئەجهیزا بۆ خۆی دەستگای چاپ و تابع ئەو ئەمانی لە بەردەسا بووە ئەو وردە وەکو کوڕاسە بووە نەیان کردو وەکو مەسەن مجلێکی کامڵ وەکو شێوەی کوڕاسە و نەشریە ژمارە حتا لەوانەیە چەند ژمارەیەکی سفریان داناوەشی کرد حەسەن باسیەوەی کرد وابزانوتی هەموو شتەکانش من بینیومە ئوسولی سەرنووسەر وایە لە جەریدە و گۆڤارا بێ بابەتەکان بینێ اینجا بڵاو بکرێ بزانین لەگەڵ سیاسەتی حرەکەکە گونجەیە لەگەڵ سیاسەتی بڵاوکراوەکەی و من ئەم خوێندەوە اینجاوان بڵاویانوانە جەنابی شۆک و شاید حاڵەکە لێ بووی بەڵێ من ئەچمە لای دکتۆر سەباح دکتۆر دووبارە بەخێر بێت ئەوە بۆ بەرنامەی سۆراغی مێژوو دکتۆر سەباح ئەوەی کە ئێمە لە بەشێک لە ژمارەیەکیش باسمان کرد تۆ ناوت هەیە بە ناوی ئارامەوە زیاتر هەتەوە لەوانەیە ناوی کەشتە بێت تا ئێستا مەگەر لە ئەسنایی نەکا بۆمان دەرکە پرسیار لێ بکەم یعنی بە ناوی خۆتەوە بە ناوی سەباح بەرزنجیەوە لەم شە ژمارە چەند ئیشت کردووە تیایی نییە ناوت نییە بۆچی ناوی خۆت نانووسی بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان لە ڕاستیە جێی دەستخۆشی ئەم بەرنامەیە کە بەم شێوەیە جەنابەت متابعەیەکەی بۆ نووسینەوەی گۆشەیەک لە مێژووی کاری ڕۆژنامەگەری و کاری ئیسلامی لە کوردستان لە هەشتاکانە ئەو گۆڤارەی کە دەرئەچوو بە ناوی ئاسۆی ئیسلام جوهدێکی متەواضعی ئەو کاتە بوو ئەو کاتە گرنگ بوو بەڕاستی کە ئەندامان و کادرانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و پێشمەرگەکانی ئۆرگانێکیان هەبێ کە فکر و تەسەوراتی خۆیانی تیا ببینەوە بە تایبەتی ئەوانەی کە لە ناوخوا و کوڕێخستن ئیشیانە کرد بۆیە زۆر گرنگی نەدەدرا بەوەی کە ناوی حەقیقی نووسەرەکان بنووسرێ هەوڵ دەدرا گۆڤارەکە دەربچێ و بە ناوی مستعار و بە ناوی خوازراو چونکە زۆربەی حتا لایەنە سیاسەکانیش بەو شێوە کاریانە کرد لەو کاتەیە ئەم بۆچی من ناوی خۆم نەنووسیوە لە ڕاستیە نەمانەویست کە ئەو ئیستنباتە و ئەو بەرداشتە هەبێ لەلایەن خوێنەرانەوە کە کەسێکی دیاری کرا و زیاتر هەدەفەوە بوو فکرەکە بخوێنەوە نەک ئەوەی کە بۆکی ئەخوێنەوە بەڵێ جا بۆی هەندێ مساهماتی بەندی تایە ئەو ژمارانە هیوادارم توانی بێتم لەو کاتەیە و بۆ تەجربەکەمەوە کە بوومە خزمەتێک بکەم بە گۆڤارەکە دەستی خۆش بێمە ژمارە دووە لە بەردەستی منە ئەندازەیەک ژمارەکان قۆناغ بە قۆناغ هەستەکەی یعنی پێشکەوتنی تایە لە ڕووی هەندێ محتەوا و ژانری سەحەفیەوە هەندێ ئەندازەیەک قۆناغێکتان جێشتۆ بۆ قۆناغی نوێتر گۆڕانتان تیا کردووە لە لاپەڕی سەرەتا لۆگۆی بزوتنەوەی پەیوەندی پێوە یعنی بۆ خۆی لۆگۆ هێمایەکی یعنی هێمای حرەکەکەیە ناسینە و شوناسی حرەکەکەیە بۆ ئەو قۆناغە ئەم لۆگۆیە کێ کێشاوێتی ئەگەر بیرت بێ دکتۆر وڵاگەر بیبینم ڕەنگە بتوانم ئەمە لۆگۆکەیە چەکێکە لەناو ئەو چیایە و کتێبێکەوە دەرچووە ئەسلی فکرەکە زوو هەبوو یعنی ئەسلی فکرەکە هەمویان ئەو برایانی کە سەرکردایەتی ئەو بزوتنەوەیانە کرد لەو کاتەیە پەیڕەوێکی ناوخۆیان هەبوو لە دروستکردنەکەی هەر لە پەیڕەوی ناوخۆکەیە ئاماژەی پێکراوە لەو کاتەیە جا لەسەرەوە ساسە برایە گاتووە ئەو وێنە ئەو لۆگەیە کێشاوە وتم نەک ئێوەکو چۆن دەستی هوەری و کاری ڕۆژنامە نووسان ئێوە کێشابێتان بۆ تاواکردنی فەرمایشتەکەی کاگە سەبا هەم مامۆستا مەلا لوقمان هەم مامۆستا عەبدوڕەحمان کوڕی مامۆستا مەلا عوسمان
هەم کاگماهدی لە دیزاینا و لە خەڵاتی و لامانە زۆر دەوریانە بووە زۆر یارمەتیان داوین و ئەتوانین بڵێن ئەوانی ژەکێ بوون لە عوزوی هینە دەست خۆش باڵێ کاک دکتۆر ئەوەی کە هینە بێ ئێوە بیرتان بێ ینی تیراژ و ئەوانەتان لە بیرەمانە تیراژی چەندتان چاپە کرد ژمارەی لاپەڕەکانی ئەوەی کە تێبینیم کرد هەمووی لە 40 تا 60 ئەڕوا ژمارەکانی بن لە یەکەمیانە 38 دەرەکەوێت لە دووەمە لە پێڕستەکە 50 نووسراوە بەڵام لە ئەخیرەکەی ژمارە 60 پێوەیە لاپەڕەکەی ئێوە حسابی ئەوەتان ئەکرد زیاد و کەمەکان چۆن بوو تیراژەکەی چۆن بوو ئەم ژمارەیە وڵات تیراژەکەی زیاتر کاک حەمزە ئەزانێ منم کردو ئەکسریەتیان زۆریان نزانم تیراژەکانی چەند بوو تیراژەکانیان فەرمایشتەکەی کاکسەڵات تاوا بووە ئەمەوێ ئەڕۆمەوە لای چکە بۆی دکتۆریش قسە تیراژەکانی ئەمە لە ژمارەکەمان 6 دانەمان بوو تیراژی دووەممان کردمانە هەفتە هەروە دەدانەمان زیاد کرد مەسەن سێمان کردە هەشتا چوارمان کردە 90 ئاوا بوو سوورەتە تا آخر ژمارە دەدانە تیراژەکانمان زیاد کرد دەدانە سەرڕای ئەخیری تیراژەکەی وڵا ئەخیری کە ژمارە هین بوو تقریبن لە وابزانم ژمارە 6 ئەگەیشتە 100 دانە 120 ئاوە بەو سوورەتە چونکی بۆ ئێمە سەرڕای ئەوە کە ئەمان نار مەسەن ئەماندایە مەسەن بڵین بە جەنابەت مەسئولی چەند جامعاتێک بوو ئیتر خۆشتان لەسەر پوڵ و پارەی خۆتان چەندانێکتان لێ ئستینساخە کرد لێ ڕۆچیە کرد چونکی مە پارێکی وامان نەبوو هینی پێشوا باسمان کرد کە دەرامەتێک و پارێکی وامان بەدەسەوە نەبووە کاک دکتۆر تۆ تەکنیکەکەی دابشکردنەوە و شتانەی لە بیرە پۆستەی گەیاندنی بۆ شوێنەکان من ئەوانە هەمووی لە هەموو نووسیوە لە ڕاستیە تەکنیکەکەی ئەوە بوو ئەوەی کە مقڕاتی بزوتنەوە کە هەبوو بەشێکی نێرا بۆ ئەوان بەشێک شوێنێرا بۆ ناوخۆ لە ڕێی تەنزیماتەوە بۆ شارەکانی بڵێ بۆ شارەکان بۆ سلێمانی و هەڵەبجە و باقی شارەکانی تری کوردستان بابەتێکی تیان نووسراوە بۆ ڕاپەڕین و سەرفرازی دو ڕۆژێکی بەختیار بەڵام ئەمە ناوی نووسەرەکەی لەسەر نییە هەر ئەو قۆناغە باسی ڕۆحی ڕاپەڕین و وەستانەوە دژی ستەمەکرێ ئەوە هیچێ ئەو بابەتە ناوی نووسەرەکەی پێوە نییە زۆربەی ئەوانەیان کەوا بێناون یان مەسەر مستعارن زیاتر ئەو برایانە بوون کە لە داخلە شتیان بۆ ئەناردین یا حەزیان ناکرد حتا بە ناوی مستعاریشەوە بێ هەر بە بێناو بڵاویان کرد زۆریشانە بوو لە جەناوی مامۆستاکانی خۆمان بوون حەزیانەکەیان هەر بێناو هینیان کرد کاک دکتۆر وەک باسی کرد پێشتریش باسانگرد لە داخلەوەتت بابەتەکان هات یانی لە داخلۆ کە ئەخوێنراوە بابەتیشتان بۆ هات ئەو کاک نووسراوە فاروق لە ژێر سایی قورآانی پیرۆزە فاروق چییە؟ من وەکو بیرم بێ مامۆسانەوەڕەسیە وازانم ئەو مەقالەی کە نووسیوێتی لە زەوئی فی ظلال نووسیوێتی فی ظلال القورآن بەڵێ طبعا تەکلیفمان لێ کرد ئەویش ئەو بابەتی نووسی بەڵێ یعنی هینی کردوە لە ژێر ڕۆشنایی فی ظلالەوەی سەید ئەوان نووسیوێتی بە ئەمە شتێکی گرنگی تایە دکتۆرەوەی کە من تێبینیم کردووە یعنی بەشێکی ینی کاسێتی هەواڵەکانی تایە ئەی هەواڵی حرەکە کە بە تایبەتی جەناوی باو کردووە مامۆستا عەبدولەتیفی پێنجوێنی و مامۆستا مەحموودی ئازادی یعنی کۆمەڵی هەندێک چالاکی سیاسیان کە ئەکرد وەکو عورفێکی سەحەفی تۆمارمانە کرد بۆی بمێنێتەوە بەڵێ یعنی سا و هەواڵێک تێ ڕۆژی حوتی ڕەمەزان کە کاتە 1405 بڵین بەرامبەر 28 پێنجی 85 ئەمە بۆ باسی ئەوە کە کراوە کە کۆڕێک کراوە بۆ سید قوتب بۆ لازینی شەید بوونی سید و ئانە سازراوەمە وەکو چالاکیەک نووسراوە ڕاست بەڵام لێرە من ئەندازەیەک تۆزێ ورتر ڕەخنەیەک دروسە بێ ئەم گۆڤار و بەڵاوکراوانەی ئێوە وابزانام لە نەتیجەی تەشکیلەکردنی کۆنگرەی یەکەمی بزوتنەوەی پەیوەندی کە 11/985 گیراوە نیە کۆنگرەی یەکەم کە 11/8 بۆچی ئەم گۆڤارە بۆ منە لە 28/5 ئەم گۆڤارە شکڵێکی ئۆرگانی و فەرمی وەرگرتووە یعنی ئەو هەواڵانەی تیا دیارە ئەم تەشکیلەیە بەر لە کۆنگرە جۆرێک لە ئامادەسازی تیا بووە ئەمە ئەوەی تیا بووە هەچەند هەمووی جوابەکەی ئاسانە کاگە نەزانم کاکسەڵات جوابی واتەوە وەڵاویستم بزانم کاک دکتۆر یعنی ئاگای لەو نێوانە بێ بە حکومەی باوکی دابوو مؤتەمەر تەسبیتی کرد بۆ ئەوە بەڵێ ئەندازەیەک لەبەر وتم ئاگای لێ بوو بێ بە حکومیەوەی باوکی یەکەم ڕابەری بزوتنەوەکە بووە من هەر هەموو ئەوالەکان ئەوانە بەشێکی ئەم مەوزوعە گەڕێتەوە بۆ ئەوەی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی
تەشکیلاتێکی ئەساسی هەبووە یەکەم جار بگو دامەزراندن لە ناو خۆیان لە سلێمانی بەڵێ ئەو کۆنگرەی کە کرا لە هین کۆنگری یەکەم ناسێنرا چونکە بزوتنەوەکە پێی نایە قۆناغێکی تازەوە قۆناغی خۆی ئەلانکردن لەوە پێش تەنها تەشکیلاتێکە بووە و دیاریش کراوە کێ ڕابەر بێ و کێ مەسئولی چی بێ و مەکتەبی سیاسی کێ بێ و کاری سیاسی و علاقات و ئەوانە کێ بیکە حتا لەسەرەوە ساشە شەهید ئازاد بەرزنجی ڕەحمەتی خوای لێوێ کە هاتە دەرەوە مەلەفی علامی پێدرا کرا بە مەسئولی علام بەڵێ کاک دکتۆر لەبەرەوەی کە هەندێک وردەکاری کاک حەمزە لە لای منەوە ئەو ئاگای لە هەندێک شتێ من ئەچمە لای هەندێ هێڵی گشتی تر لە ناو گۆڤارە بۆ سیاسەتی علامی حرەکەکە بۆ لای بەڕێزت یعنی ئەندازەیەک ئەو کاتانە ئەم حرەکەیە لە قۆناغێکی دیاری کراوە بیرەکاتەوە لەوەی ئۆرگانێکی علامی هەبێ کە گۆڤارێکی متەوازیعانەیە ئەمە نووسە ئەسڵەکانە هەموو تیپ و زەمق و کەتیرەکانی پێشی مەطبعەکەی پێوەیە یعنی ئەمە دەلالەتە لە چی هۆشیاری ئەم حرەکە سیاسیە ئیسلامیە بانخوازیە کە بیر لەوە کاتەوە مێزێک بووە چۆتە دەرەوە بووی دژایەتی بەعسکا و بەچەک بتوانێت ڕوبەڕووی بێتەوە ئەی ئۆرگانی ئەلامی چ پێویستێکی و قۆناغە بوو لە ڕاستیە ئێمە لەو قۆناغەدا بە زۆرورەتمان زانیوە کە ئەم حیزبە ئەبێ فکری هەبێ ئەبێ فکرێکی هەبێ کە خەڵکی لەسەر پەروەردەکە و ئەم فکرش بڵاو بکاتەوە لەو کاتەیە بە پێی هەلومەرجی مەوزوعی جگە لە گۆڤار و ڕۆژنامە و کاسێت ڕێگایەکی ترمان نەبوو یا لە ڕێگەی ڕادیۆیەکەوە قسە بکرایە هەر لەو سەروبەندەدا بوو کە اعتیماد کرایە سەر گۆڤار بەو تەکنیکەی کە ممکن بوو چونکە هەر لە بیدایەتی شەو بزوتنەوەی ئیسلامی باوەکو لە ئێران دامەزرا بەڵام ئەو ئیمکاناتە هائیلەی لە بەردەسان نەبوو کە بێت گۆڤارێ دەرکا یاخود بەو شێوەیە بێت کە تقریبا ئەو عناصرەی ئەعلامیانەی کە پێویستە و عناصرە فەنی کە پێویستە لە گۆڤارێکە هەبێتیایە بێ بۆیە بۆ ئیمکاناتە متەواضیع کرا نە چاپخانە هەبوو نە ئیمکاناتێکی زۆر هەبوو تو بێ لە دەرەوە چاپیکەی نە ڕێگەش هەبوو و ئەولەویەت درا ئەم مەجموعەیەک تیمێک دروست کرا بۆ دەرکردنی ئەو گۆڤارە بە لەژێر چاودێری و سەرپەرشتی قیادەی بزوتنەوە لەو کاتەیە خیتابەکە ئەوە بوو ئێمە چۆن ئەم میلەتی کووردە جۆش بدەین و چۆن وشیاریان بکەینەوە بۆی خەبات بکەن دژی ڕژێمی بەعز بە ڕوانگەیەکی ئیسلامی بە ڕوانگەیە کە ئیسلامی بێ و خۆماڵی بێ شتێک نەبێت لە دەرەوە هاتبێ لەسەر ئەو ئەساسە ئەو گۆڤارە بەو شێوەیە دەرچوو بەڵێ ئەو کاتانە کاک دکتۆر ئێوە وەکو چۆن ژمارەی سەرەتاکە حەسەنی حەمەغالیەڵێ منەم خوێندەوە ئینجا کاک کەمال و شەید ئازاد لە سلێمانی بڵاویانە کردەوە تۆ کاک حەمزە پیشانی قیادە و مەسئولینتان نەیە ئەندازەیەک گەنجایەتی وەکو خۆت لە بەرنامەی ڕابردووەوتی ئەندازەیەک تۆش هێشتا نەگەیشتبوویتە تەمەنی پێگەیشتنوانش یعنی پیشانی ئەوەتانەیە کە ئەمان لەگەڵ سیاسەتی حرەکە بگونجێ بیخوێندنەوە بێگومان هەر نوسخەی یەکەم پێش ئەوی بچێتە بواری تەکسیر و چاپەوە نیشانی هەموو مامۆسایانە دراوە و ڕایان لەسەر بووە ئەو سا بڵاو کراوەت بەڵێ تۆ طبعا زیاتر ئەو کاتانەش لە ناوەندێکی سەقافی بڵێن زیاتر لە قۆناغی عەدادی بووی وانە بەڵێ قۆناغی عەدادی بووی 5 و 6 بەڵێ بە گۆڤارەکانەوە دیارە دکتۆر ئەندازەی هەنگاوی تایە هەندێک پێوەری ئەعلامی لەسەر وتار لە ئاگاداری بۆ نووسەران چۆن بنووسن لەو شتانی تێ ئێوە هیچ ئەمانەتان ڕەچاوە کردمی ئاگاتان ئیتیلاعتان نەبوو بەسەر میدیاکانی ترا بۆی ئیسفادەی لێ بکەن بۆ ئەم گۆڤارە تا پێشی خان طبعا ئێمە لە وەسەتێکا بووین هەر پێشەوەی بژچینە هیجرەتیش بکەین بۆ ئێران هەم کاک حەمزە هەم بەندە ئاگاداری گۆڤارەکان بوون وەکو بەیان و ڕۆشنبیری و ڕۆژی کوردستان و ئەو گۆڤار و ڕۆژنامەکاری کە لە عێراقا دەرەچوو سوو ئاگاداری ئەو بینە بێ لە گۆڤارە سەروتار هەبێ ئەبێ ئەخبار و هەواڵ هەبێ ئەبێ تەحلیلی سیاسی تیابێ ئەبێ وتاری پەروەردەیی تیابێ شێعر و ئەدەبیاتی تیابێ هەموو بە چاوپێکەوتنی تیابێ بیرمان لەوە کردو و شارەزایەکی نیسبیمان هەبوو لەو مۆزوعە کێشەی ئەمە تەنها لایەنە تەکنیکیەکە بوو بەڕاستی یعنی ئەو کەسانی کە تیانە ئەنووسی زۆریان دەرچووی زانکۆ بوون دەرچووی پەیمانگا بوون ئەزمونێکیان هەبوو لە کاری داعوە و بانگەوازە ینی بۆی ئەگەر ئایسە چاپ کرێتەوە بە شێوەیەکی جوان و
بە دەرهێنان و دیزینێکی جوان پێم وایە جێگەی خۆی کاتەوە لە کتێبخانی ڕۆژنامەگەری کوردیە تام لە حزەیە بەڵێ شاڵا و هەوڵی بووین لە چوارچەی توێژینەوەیکی مێژووی ڕۆژنامە پێ ساڵە من بەخێم کردەوەش بەردی دیدەری خوێنان سپاس بۆ تۆ کە پاراستوەکە حەمزە بێگومان هەر حەقێتی سوپاسی بکەین ئەم ژمارانە لای تۆیە چوام ژمارانە لە هیچ شوێنە سەر ڕووناکییان نەبین هەمووی بەڕێزی هەبوو کاک حەمزە من دێمە سەر هەندێک لەو ناوانە دوایەوە پرسیار لەکەم بەڵام با ناوبڕێوەرگم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوور وەردەگرین و دەگەڕێنەوە لا دووبارە سڵاو کاک حەمزە ئەو ناوانە هەندێکشم پرسی لە دکتۆر سەباح ئەندازێک لەو ناوانە بە تایبەتی لە ژمارە 2 گۆڤارەکە هاتووە بۆ نەوتی فاروق مامەسا نەورەسیە بەڵام بابەتی تایە بۆ نووسراوە نووسینی ئەحمەد کێیە ئەحمەد کاک مهندس ئەحمەدە خەڵکی کۆیە لەگەڵمانە بۆ ئیدارەشی بەدەسەوە بوو من ئەو کاتانێتم بەڕەسمەن لەلایەن سەرکردایەتەوە دوای شێدبوونی کاگە مەلا ئازاد من بووم بە مەسوولی ئەعلام لەگەڵ مەسوولی علاقاتی شەهر دووکیان بەدەستی منەوە بوون ئەو کاتانە جا ئەو برایانش کە هەبوو هەمویان من سن ئەتوانم لیستی ئەو برایانە کە لەگەڵمە هاوکار بوون بەنسبەتی جەنابی دکتۆر سەباحەوە کە خۆی هەم کوڕی ئەو بنە ماڵەیە و شارەزایەکی چاکی هەیە و زیارمەتێکی زۆری داوین و لە هەموو کارەکانمانە مەسەلەن بڵێ گەنجێکی تازە هەڵکەوتوو بەڵام پیاوێکی زانا و لێهاتوو وەکو باوکی بوو لە عەرەبی و لە فارسی و لەمانە هەمووی کۆمەکی یەکردن یارمەتیەدان خۆش ئەندامێکی کارە ئێمە بوو بەڵام زیاتر چونکی کاک سەباح بەوە بوو من شارەزایی دەقیقترم لەوانێدەم کاک حەمزە هەواڵێکی ترتان نووسیوە لە ژمارە دووەکە لە 15 شەعبانی 1405 باسی پێشبڕکێکی قورئانەکەن لەوێ لەلایەن هەر ئەوانشیران لەلایەن کۆمیتەی کۆچبەرانی عێراقەوە ساز کراوە توتانە برایەکی پەیوەندی هەر ئاوا یەکەم بۆ چێ بوو برایەوە کاک عەقید بووە خۆی ناوی مامۆستا محەممەدە خەڵکی دستوڕماتووە بەڵام ناوە جیهادیەکەی ناوی حاجی عەقیدە ئێستاش هەر هاتووشی ڕەفاقەت و هینمانەیە پێرەشەوە لە ماڵی خۆمانە بۆ باسی ئەو مەسئلەمان کردووە کە عەقید هەر هەمووی حافظی کولی قورئان بوو و چەند جاریش لە مسابقاتە هەر هەم لە سنە هەم لە شارەکانی تراوە تا لە تاران و لە بینەرمەلەلیش بوو بە یەکەم بەڵێ ئەو فەرمودانەکەن شا هەندێک لە فەرمودەکانی حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم ناوی لەسەر نێوە چی ئامادەیە کرد فەرمودەکان وەڵای فەرمودەکان بەعزێک شت هەیە کاگارام ئێمە داوای لێبردنەکەن ئەگەر برایەک ناوێکمان نەبردوێ یا شتێک دووبارە من داوای لێبردنەکەمەوە چونکە خۆ دەزانی 35 ساڵ 34 ساڵ لەوەبەر ئەو شتانە بۆ دوایەوەش ئەکسەرێت من خۆم ژوورێکی بچکۆلایان پێدا بووم لەگەڵ تابعەیەکی بچوو بوو کاگە دکتۆر سەوا چەند جا تشریفی هاتووە خۆی یەکسەر نەگەر هەکسەرێ دەرهاتۆ زۆر جاریش لە تابعە هەم کاک سەبا هەم کاگە عیرفانی خۆمان عیرفانی مام سەمەد عەلی بیارە بەڕەحمەت بێ زۆر لەسەر تابعەکەش کۆمەکی منیان کردو چونکە تابعەیەکی بچوو بوو من هەمیشە خەریکی بووم بۆ بەیاننامە بۆ ئەمە بۆ تەکسیرکردن چون بۆ ڕۆنیەوە ئەمانەمانە کرد بەڵام جا ئەو فەرمودانەش زۆر جاری وا بوو مەسەن کاک سەبا ئەیهێنا ئامادەیە کرد یا جاری وا بوو باوکی یا جاری وا بووی لە داخلا ئەو برایانەمان کە لە داخلا بوو ئەیان نار بۆ ئێمە ناوێکی لەسەر نەبوو ئێمە ژەر بەو سوودە وەکو ئامانەت بڵاومانە کردەوە بەڵێ بەیاننامەیەکی هەرتیایە خۆی بۆ خۆی بەیاننامە ئوسوبی نەریتێکی پێشکەوتوی دنیای کاری سیاست مەسەر ئەو بەیاننامانە مانگی ڕەمەزانەوە کە نووسراوە لە 1995 یعنی بۆ خۆی ئەم بەیاننامەش نیشانەی حرەکەکەیە سەرڕایەوەی ئەو بەیاننامەیە کە هەر بەو سوورەتەش بوو ئێمە تەکسیریشمان کرد وەکو بەیاننامە خۆی بەر لە گۆڤارەکەشمان ئەمان ناردە بۆ عێراق و خۆشم چونکە هەم لە عێلاقات و پەیوەندیشا بوو بۆ هێنانەوە بەریدەکەتان چێ بوو شتێ وەڵای کاگە ناظممان هەبوو کاگە سەلاحمان هەبوو سەلاح وڵای سەلاحمان پێوە برای سەلاح مرد وازان نەزان بە دام سیارە مرد بۆگیرا برای کاگ مەهدی بوو کاگ مەهدی ئەو هاتووشۆیە کرد دوایەوە کاک حاجی مەهدی خۆی هاتووشۆیە کرد کاکامیلی حاجی عەلی کاکامیل زۆر هاتووشۆیە کرد لە هەمویان زیاتر کاکامیل ئێمە لە بیرمان چۆ کاکامیل هاتووشۆیە کرد شتەکانی ئەبەر زۆر کاکامیل شتەکانی چوانەکە بەنهێنی ئەو کاکەمالی جارێکا دوازام جار دووجا بۆ مؤتەمەرەکە بۆی نەخەش کاکەمالی دڵپۆمەی ئەو عیسامە چی بابەتی وەرەگیان کاک عیسام خەڵکی دووسە خۆی ئەوان هەمیشە گاڵتەیەکمانەکریان ئەمان و سێ مەوجن تورکی و عەرەبی و هینیان کوردیان زۆر بە قووەت بوو کاک حاجی عیسام خۆی مهندسیشە
مهندسە ڕەفیقما ئێستەژەر بەڵێ ڕاستیشەیە هین ببوورە کۆچەر کە بابەتی ڕاستی نووسیوە کۆچەر دوو کۆچەرمانەیە کۆچەرە عەرەبیەکە جەنابی کاک سەباح بوو شتی ئەنووسی کۆچێرە کوردیەکەمان لە داخلەوە شتمان بۆ ئەهات کاک دکتۆر نازناوی کۆچەریە بوو وڵی وازان کۆچێر عەربی دوو جار بە وازان یەک دوو جار لە عەربیەکەشە مەقالەیەکی عەربی تیا بەناوی وازان مقالەیەکی عەربی ئەو بە کۆچەرەوە بوو ئەگینا کۆچەری ترمان بووە مامسەمە لە حەمە یوسف بەڵام ئەو کۆچەرەی تریش کە ئەو شتانەیان ئەنارد من لە بۆکو ئامانەتێک لە هینەوە بۆمانە لە داخلەوە یا کاکەمال یا ئەو برایانە مەسەنشتیانە هات و لەسەری ئەوە نیسرا و منیش کاک سەدیق زیاتر ئەو باسی شەڕەکانی سەلاحەدین و خاج کاک سەدیقیش هەر لەو برایانەی داخلە کە لێرە نووسیمە ئەم بابەتانە بۆ خۆی لە عێراقەوە هات ئەو برانەی کاڵێن داخلمە بەسوانەوەی کە ئێمە لە ڕۆژەڵاتوین ئەمەی باشوور بازەکەین کە ئێستای کوردستانی هەرێمی کوردستان داناش داناش داخل هۆگر دانا هۆگر شاهۆش هەر داخلە بەڵێ ئەوانەمان لە داخلەوە بۆ ئاهات کاک مەهدی کاک مستەفایە کاک ڕێبواژ کاک هۆشیارە بەڵێ سپاس کاک حەمزە کاک دکتۆر بەشێکی گرنگ کە جەناحێکی ئێسا بۆ مەلە فکرێتەوە لە ناو میدیا و گۆڤارەکاندا بەشێکی تری ئەم گۆڤارە مەلەفێکی تیا کراوەتەوە کە باسی خوێنکارەکە شعرێکیشی تایە بەسەر خوێنکارە ئەو گرنگجی ئەو کاتە ئەو حرەکەیە باە خیابەتە لە بۆ بێگومان بەشێکی ئەندامانی حرەکەکە بزوتنەوەکە خۆیان خوێندکار بوون بۆ نمونە کاگوشیار بە ڕەحمەت بێ لێرە قوتابی زانکۆ بوو لە زانکۆی سەلاحەدین هیجرەتی کرد بۆ ئەودی و لەوێت دووبارەوە بوویەوە بە خوێندکار یعنی مەجموعەیەک لەوانە یا خەریجی کولیە بوون یا خوێندکار بوون کولیان بەجێهێشت بوو یا مامۆستا بوون یعنی دەرکی ئەویانە کرد کە جیلی داهاتوو چەندێک کاریگەری هەیە لە پێشخستنی ئەم ڕەوتەیە لە پێشخستنی کاری سیاسیە لە بنیادنان و دروستکردنی بزوتنەوەیکی هاوچەرخە بۆیە فعلەن ئەو مەقالەیە لەو ڕوانگەیەوە نووسراوە بەڵێ ئەو نازناوانە هیچیان تۆ ئاگات لێ کاک دکتۆر سەرگەت بەڵێەوە بەناوی خۆمەیە وەزم گفتوگوۆی لە ئامێزیاوات بەڵێ دوای شەهیدبوونی ئەو سێ برابەڕێزە کاک شەهید ئازاد و کاک شەهید تایر و کاک شەهید بەختیار ڕەحمەتی خۆیان لێبێ ئەوە وەکوڵێ گفتوگۆیەکی خەیاڵی بوو من نووسیم ینی لە نیگای ئەو ڕوودا و کارەساتەوە کە دروست بوو بەڵێ ئەی بابەتێکی وابزانام هەرو بابەتە عەرەبیەش حقائقی منظومەی متەناسقەوە مەبزانام ئەلبەرزنجی جەنابی ماڵشێخ ئەوە باوکم نووسیوێتی بابەتی دووەمیشیان هەر القورئان هو الصراط المستقیم کۆچەر ئەو من بەندە نووسیمە بڵێ ئەو کاتانە ئەی ئەو ئێوە لە کۆتایی بەشی دووەمە شعرێکی تایە بە ناوی ئەنشودەتە الثوار شعرێکە بەس ناوی نووسەرەکەی لەسەر نییە شعرەکەیە ئەندازەیەک ئەم شعرە هەر لە بەشی لە حەڵقەی سێمیش هەر دووبارە بۆتەوە کاک حەمزەگەر عەزیز کێشی ئەمە هەر لە بەشی سێمیش ئەم شعرە هەر هەیە ئەم شعرە هی بەندەیە ئەم شعرە عەرەبیە بەڵێ هیچ ناوێکت نەخستۆتە سەری ئەوەی کە دیارە شودەتە الثوار سێ کلاشینکۆ بەلای ڕاستی وێتی و منارەیەک و ئەڵڵاهو ئەکبەرێکیش لە لای چەپیادانرا و بەڵام دیارە شعرەکە ڕۆڵی بینیوە بۆیە کاک حەمزە دووبارەتان کردوێتەوە بەڵێ هەروە بووە لە ژمارە سێشداتان ئەو کاتان لە سیاتر برایانمان کە چوونە داخل ئەوانیشیان لەگەڵا بوو و برای عەرەبیشمان لەگەڵا بوون کە لەو ڕۆڵەوە بەڵێ بووە بەڵێ و شعرە من خۆم بیرم دیانی لەو کاتەیە لە قۆناغی پێنجی ئامادەیی بووم یا شەشی ئامادەی ئەو شعرەم دانا بەڵێ ژمارە سێش کاک دکتۆر کە سەیریەکەین ئەو سرودەکەی کاک حەمزە دووبارە بۆتەوە موسڵمانێکی ڕاسمی بەڕێستەوە لە ژمارە یەک داتان بەزانەوە و لە ژمارە سێ شاتیایەتی دیسان بەڵام ئەم ژمارەیە بڵێن گۆڕانکاری پێوەیە لە پێشێکا چرپەیەک نووسراوە چۆنەڵی قسەیەک بۆ خوێنەر دوایەوە ئیمجا تعریفی ئاسۆی ئیسلامتان کردوەکڵی ئاسۆی ئیسلام گۆڤارێکی ئیسلامیە گرنگی دەدا بەچی بە بابەتە پێشکەوتن خوازەکان هەر لەو کاتانە تا ئێوەتان نووسی ئەمە گۆڕانکاری تیاوین بەڵام ئەوەی کە لەم گۆڤارایە بە شعرێکی حاجی قادری کوێیی کە بەسەر مناجاتە دەستان پێکرد و
ئەم پرشنگی ئاسۆیش حتمما پێشێکی ئەمە چ ئەینوسی وڵات دەسێن و سەران جاری وا بوو کاکسەوا جاری وا بوو من جاری وا بوو هەردووکمان جاری وا بوو یعنی زۆری پێشێکیەکان هەردووکتان زۆربەی دەسەی چونکە بۆی ناوری شخص نەبین بەنای دەسێن و سەرانەوە بڵاومانە کردەوە فکرەکەمانە کردو مەسەن شتێکەمە نووسی کاکسەوا زیای کرد یا ئەوەی نووسی من زیامە کرد ئیتە بەناو دەسێن و سەرانە بەڵام لێرە بابەتێکی تری ماوەشیام حەمەی تایە هەر لەسەر فیزیلا وتارێک ئەو وتارێک بوو کە لەو یادی ساڵانەی شەید بوونی سید قوتبە کە باوکم پێشکەشی کرد هاتی ناوە پیادەمان کرد تا ئەندازەیە بەدەستکاری ئەی ئەو مێژووی کوردەکیە نووسیوێتی ئەمە بابەتێکی ئەندازەیە جوانە ئەوەی ئێستا بەشێکی تەلەبە لە زانکۆوە لۆلۆیەکان و گۆتیەکان و کاشەکان ئەوەی کورد لە ناوچەکانی ڕۆژەڵات و باش ئەمە نووسراوە حتا مەزدەرەکانیشی تێ ئەم مەزدەرانە ئێستش ئەندازەی هەر مێژووی کورد بەشی یەکەمە نەژادی کورد باسەکەوە باسی هەموو هینەکانەکە ناوی شخصی لەسەر نەبووە ناوی کەسی ێسێ بەس سەرچاوەکانی تەیە کورد و کوردستانەکەی ماوەسا محەممە ئەمین زەکی بەکی تایە و هەروەها مێژووی ئەدەبی کوردی ماوەسا علادین سەجادی تایە مەزدەرەکان بزوتنەوەی سیاسی کوردی ڕەمزی قەزازی تایە یعنی ئەمانەی تایە مەجموعە نزیکەی 16 مەزدەری نووسیوە ئەم بابەتە هەستەکەم احتمالی زۆری هەیە لەو برایانەی داخل بێت کە ناویانە و وەکو ئامانەت کە ناو نەنووسێ کاک مام سارم ئەو شتێک وەک ئامانەتێک چۆن بێ چۆن ئاهات بۆ من مەسەن دوای موافقت لەسەر هەموو لایەک ئەوەمان دانا و وەکو خۆی بڵاومانە کردەوە لەوانەیە حەزی نەکردوێ بەڵام چوو بە مەسادێرەکان و بە شتەکانە هەموو کەس مناڵی خۆیان ناسێتەوە هەموو کەسەینەکەی خۆی ناسێت ئەمەش مامۆستا لوقمای نەزیری با بزانین جیهاد چییە وەکو تەوعیە یعنی ئەو کاتانە هینیکرۆ مامۆستا باسی جیهاد و گرنگی جیهاد لەخوان لە هەموو کارەکانە بووە لەگەڵمانە بووە و زۆر نووسین ئەمە پێم وایە ئەم بابەتەی دکتۆر سەباح بن لێ کۆڵینەوەی ڕامیاری یعنی ئەمە لە ژمارە سێ و بەشی سێمایە بەشی یەکەم و لە یەکایە دووەم لە دوایە سێم لێرایە تەواوە بەڵێ ڕاست هەر ئەو کاتانە یعنی ئەوە ناویشمان هەر لەسەر نەنووسی بۆعدە سیاسیەکە کاک دکتۆر وازام تۆ زۆر یعنی شتی قوڵتر فکری سیاسی ئەندازەیە ڕەهەندە سیاسەکەی وەرەگرت ئیتر ئەم ژمارانەی کە میەتە دواوە بەشێکی زۆری لەبەرەوەی ئەوانی پێشوو حەڵقەیانەیە لەسەر ئافرەتە قوتابیە جیهادە هەمووی بەشی دووە موسیەمەکان دێتە ناو ئەم ژمارانەوە هەندێک شتی تریشی تایە ئەمە باسی عێراق ئێوە لێکدانەوەیەکتان کرد عێراق ئەو کاتانە ساڵانی 85 لە هاوکێشە جیهانیەکانە کە شەڕی نێوان عێراق ئێران بۆ تا چەند لە ڕووی نێودەوڵەتی و عێراقکەوێتە کوێ ئەو ململانی و سیراعانەوە کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستایت نازام ئەم بابەتە کێ ئامادەی کردووە بابەتێکی هاو بەشە وەڵاوە زۆربیان ئەگەر ناوی لەسەر نەبوو بێ هاو بەشە دەسەن نووسەرانە بۆی دووارە دەسەن نووسەران زۆر تکرار نەبێتەوە شتێک لە مەطالعێک لە من لەو هەمووان ئینمانە کرد و بەشمانە کرد ناوی کەسمان لەسەر نانووسی وەکو لە سەرەتا باسمان کرد مەبەستمانەوە ناوەڕۆگەکەی بەقوت بێ نەک ناوەکان بەڵێ دیارە هەر بابەتی تریشی تایە و ئافرەت لە باسی ئافرەتەکە لە ئیسلامە و لە قۆناغی ژیانی سەرەتایە ئەوە بەڵام مساو لە عەرەبیە وەرگێڕاوە بەڵام دیاری نەکراوە کتێبەکە چێت ئەگەر لە عەرەبیە وەرگێڕا بێت ئەوە لەوانە کاک سەماح یا بەهاوچی بەڵام مۆزۆیەکی تری تا هەر کوردی ئەوە من ئەوە خۆیەوە مەقالەیەک بوو هی شەهید دکتۆرە لەمیا فاروقی کە خێزانی دکتۆر ئیسماعیل فاروقی بوو مەقالەیەکی بۆ المەرأة في المجتمع القورآني لە مؤتەمەری فکری ئیسلامیا پێشکەشی کرد ئێمە هاتین تەرجەمەمان کرد بەشێکیمان تەرجەمە کرد سریان نەکەوتین ئەمووی تەرجەمەکەین بەڵێ ئەی ئەم هینانە ئەم شعرانە هیچیە دکتۆر یعنی بەشێکی هەردیسانەوە شعر لەسەر هەمان نەزم و وەزن و قافیە نووسراوە کۆمەڵێ لەمانە بەڵام ناویان لێ نەنووسراوە بۆ نوێیەکیان بابەتێکشی تێ ئەسە مسلمانانی خواری لوبنان بەڵام ئەمەی تریشیان باسی شەڕ و جەورەکە باسی ئەوە ئەکاکە ئەوە ئەگەر بێتە دەستم ڕەنگە بزانم فەرموو ئەوانە ئەوە دیاری کراوە هەندێکی بەس بەڵام ئەم شیعرە بەڵام بەبێ ناوە تەوری جەور شعری مامۆستا هەیە منە هەیە من مکریانی لەوێ لە گۆڤاری ئاماژەمان پێ نەداوە ئاماژەتان بە ناوە دوژمنی کوردی نییە عەفلەقی دڵڕەق بەتەنێ ریشەی خەڵکی عێراقێ دەیەوێ هەڵبکەنێ ئەمە شعری مامۆستا هەیە منە لە گۆڤاری سوورا بڵاو کرابوویەوە بۆ اقتباس لێ وەرمان گرتووە ئەمەش شعرێکی بەندەیە لە ئاخرۆ
من لەگەڵ تۆدا منکۆڵم لێت نییە ئوستا دەکەم نازام ئارام نووسرا بەڵێ پێم بڵێ دەی تا لە بۆ فەرمان خۆم ئامادەکەم کۆت و زنجیرت پسان و هاتیە ناو کۆڕی خەبات بۆیە لەم ڕێبازەدام و چاو لە تۆ و بەن نادەکەم ئەمەم شێعرە بۆ شەهیدبوونی کاک شەهید ئازاد و کاک شەهید تاهر دیارە ئاماژەی پێ کراوە بەڵام ناوەکەشی هین نییە زۆر هەندێکی ئەمانە پێویستە بەس بەشێ لەو شعرانە وازانم هی بەڕێز مامۆستا کەمال دۆڵپەموویە نەک لەو شعرانی کە بڵاومانە کردەوە چونکەویش خامەیەکی جوانی هەبوو لە شعری کوردیە ینی کەوتبووینە ژێر کاراییەوە ینی هەوڵمان دەدا لە هەر ئەو هەیەی کاک سەڵا هەیەی کاک خاکی هەیەی بەندە هەیەی حەمزە کاکەمال قسەشەکەی لە یادداشتەکانی باسی ئەوە کاڵە من لە کۆنگرەی یەکەمە ئەخیری کۆنگرە ڕەوێنەشیە لە کۆنگرەگەڵە کە چوومە دیوی ڕۆژەڵات بەشداریم کرد لە ئەخیرە ماڵشێم هەموو منی جۆرێ لە جۆرەکان هەسانەوە ناسامی وتی ئەمە من نازناوی سەیفێمێ یعنی نازناوی سەیفێەوە بەڵام لێرە کەمتر یعنی مۆزوعێکی سێفمان هەیە وازان بەخینێک کوژراوەتەوە هەر ئەو بوو لەوانەیە مەسەن نەمان وێرابێ کە وەک بڵێ سەیفەکەش کەش بوو بێ و بەخاتری ئەوە ئەو هینەشمان لێدا بەڵام ئەزانین سێفێک هەیە ڕاستەکە سەیفێکەیە بەس لەکوێیە عنی ناوەکەی بەرچاو نەکەوتووە سەیفەکە بە هینێکی سپیەوە نیاخینی ئەیکوژێنێتەوە ئەوەمان لێداوە بەڵێ بەڵام ئەمە بابەتێکی ترە پێم وایە ئەمە هەڵا ئینساب بقەلەم هونەر پێم وایەوە کێ ئەو ناوە کاک حەمزە ئەو شعر ئەو بابەتە من نووسیمە عەرەبیەکان عەرزم کردی یا کاک سەباح یا باوکێتی یا لە داخلە ئەم سیانەیە ئەمەی هینەکانە ئەمە تقریبا گۆڤاری ئەمە بەشی سێم بڵین ژمارە سێ هەر ئەوەیەوە بە هەمان شێوە شیعرە دووبارە بۆتەوە دکتۆر خۆشبەختانە دەرکەوت یعنی پێویستمان لەوانەیەمە هەبێ وتی من نووسیومە بەڵام لە ژمارەیەکی ترا لە ژمارە چوارە کۆمەڵی شتی گرنگمان دەسەکەوێ ینی ژمارە چوار شتی گرنگی تایە بە تایبەتی هەواڵی تایە ئەمە ژمارە چوار ئەو هەواڵی تایە کە ماوەسشێم هەموو لە حوتی 85 ئەڕوا سەردانی وڵاتانی کەنەدا و هین ئەڵمانیا و سووریا و لیبیا و سویسرا ئەوانە ئەکە حتا لە تۆرینتۆ لە کەنەدا بەشداری مؤتەمەری حەجەکە بۆ خۆی ئەمە بۆ ئەو مەرحەلە نیشانەی پەیوەندی دیبلۆماسی حرەکەکەیە کە ئەڵێ بە ناوی حرەکەکەەوە وتاری خوێندوەتەوە لێ وەبزانام هەرتیا شیادی کاک دکتۆر وتارەکە تەفریق کراوەت سەر کاغەز و دەقی وتارەکە کە مامۆسایی نەیکردوە لەناو ئەم بەڤارا بڵاو کراوەتەوە ئەو سەردانە هیچ لە بیرەتەوە کات بەڵێ من لە بیرمە چۆن ئەوە لەسەر بانگێژنامە ڕۆی چۆن بوو هەر مؤتەمەرێک بوو موسڵمانانی کەنەدا ڕێکیان خستە بوو جالی ئیسلامی لەوێ مەجموعەیەک لە عولەما داوەت کرابوویکیان مەرحومی باوکم بوو کە چوو بۆ ئەوێ و تاریان پێشکەش کرده بوو تاوان نزیکەی ئەو جەولەیەک بوو تقریبان یەکەم جار بۆ کەنەدا دوایی هاتنەوە وڵاتانی تریش هاتنەوە بەریتانیا و لیبیا و سووریا بەڵێ لیبیا و سووریا و من بیستومە ینی کاک سەردانی قەزافی بەڕێز ماوەشێم هەموو بەڕەحمەت بێ چۆتە لیبیا بۆی چۆنەڵی لە ڕێی پەیوەندی دیبلۆماسیەوە ئیزاعەیەک ڕادیۆ وەرگێ بۆ حرەکەکە وەکو زمان حاڵی ئەو معلوماتە تا چەند ڕاستە خۆی لە هەموو هەوڵ و تێکۆشانی باوکم لەو مەرحەلەیەدا ئەوە بوو چۆن ئەم حرەکەیە بەهێزکە بۆ لەسەر ئەساسێکی نەزیه پەیوەندیەکانی دروست کرده بوو کە دعمێکی سیاسی و دعمێکی حەقیقی بۆ ئەو کۆمەڵە موسڵمانەت دەستەبەر بکە لەم لاولاوە بەڵام دیارە هەموو دعمێک هەموو جوهدێک پێویستی بە متابعە هەیە دوای ئەوە ڕووداوەکان ئەوەندە بە سەریعی هاتن ڕاپەڕینی هەڵەبجی بەدوهات هەڵەبجە و شارەزووری بەدوهات بزوتنەوەکە فراوانتر بوو بۆیە ئەو هینە نەگەیشت بە ئەنجام نەگەشت بەڵێ دەستخۆش هەواڵێکی گرنگی تریتیایەکە حەمزەلەوە ئەمەیان تۆش تۆزێ زیاتر وردەکاری داگا لێ بێ لە 12 حوتی 1985 باسی ئەوە ئەکا کۆچکردنی 4 کەسایەتی بیارەیی ئازادی سدیقی پێنجێنی یانی ئەم 4 مامۆسایە کە من ئەڵبەت نازنینەکانیان ئەڵێم ئەم 4 هیجرەتەکەن ئەم تاریخە بۆوانیش مهمە ئەندازەیەک ماوەی بەر لە ئێستا نەیان ئەزانی چەنی هەندێکیان 15 حوت بەس ڕێک ئێوە بە دەقیقی بە هەواڵ نووسیوتانە 12 حوتی 1985 ئەم 4 کەسایەتیە کۆچیان کرد و هاتن بۆ
ناو مسلمانان وڵاتی ستەم و هینیان بە بەجێ خانەوادە و هەر ئەو چوار مامۆسا بە ئیزافەی لەگەڵ کاک حاجی سەعیدی پێنجێنیا و لەگەڵ ئێوە کاک ناوی حاجی ئەو چوارەتان وەکو مامۆسا وەکو زانە مامۆسا. وەکو زانە بەڵێ. بەڵام ئەو دوو خانەوادیشیان لەگەڵا بوون ئەم کاک حاجی سعیدی پێنجێنی و لەگەڵ کاک حەمێمینی خەیات دەبژێت پێنجێنی بوو ئەوانشان لەگەڵیان نبوون بەڵێ. بەڵام یەکشتی تر لە بەشە عەرەبیەکەتی دکتۆر با لە عەرەبیەکە ئەوە ڕوو بکەمەوە جەناب یعنی باسی ئەوەکەن تعریفی ڕابیتەیەکەن بە عەرەبی ئەندازێ تعریفێکی فکریەکەن ئەڵێن ئەم حرەکەیە حرەکەیەکی کلاسیکی ئەوە نییە کە دووبارە بێت و شتەکانی پێشخۆی و بەڵکو حرەکەیەکی نوێگەریە ئیش لەسەر ئەوەکە لەسەر بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام کۆمەلگای کوردی و شارکاتەوە دژی ستەم بووەسێ تۆ ئاگاد لەوە هەیە چۆن بوو ئەوەی هادیف بوو ئەو هینە ئەوەی کە ئەو سیاغەیە یا ئەو پێناسەکردنە بۆ دروست بە حرەکەکە بۆ ئەوە بوو کە ئەم بزوتنەوەی بناسیێنرێ چونکە خەڵکی عەرەبیش پەیوەندیانە کرد یعنی بۆ بەناتقی وەکو دۆستخورمات و کەرکک و ئەمانە یا لە مووسڵ ئەمانەوە خەڵکێک هەبوو کە ئەویست بزانێ ئەم بزوتنەوەی چی ئەوێ لەو ڕوانگەی ئەو پێناسەیە نووسراوە ئەو پێناسەیە بۆ یاڵم ئەتوانرێ بۆ توێژینەوە لەسەر ئەو حرەکە لەو مەقالەوە ئیسفادەی باشکرێت ئیستنباطی باشی لێکرێ کاک حەمزە ژمارە 5 تانەکەوێتە ساڵی 1986ەوە ئەمانەی تا ئێستا ڕۆی 85 بوو ئێوەگە بیرت بێ یازێ هەموو ژمارێ چەند مانگ بینەکەوت وڵا چونکی من لە ناوەڕاستی 85 کاگازە مانگی سێ شەید بوو دەی سێ دوای مانگێکی بەسەرا برد کە من لەلایەن سەرکردایەتیەوە ڕاست پێران بۆ مەسئولی ئەعلام و جەنابی مامۆستا نەورەسی کتابەکەی هێنا کە بەدەستی خۆی بوو خۆی جەنابی نووسی بووی فەرمی بەرپرسی ئەعلام بوو بەرپرسی ئەعلام بڵێ لە کۆنگرێژم قەرارە درا ئەم لە 11 من لە مانگی چوارە ناوەڕاستی مانگی چوارە مانگێک وردێک بەسەر شەیدبوونی کاگازا دەڕۆی بۆی کەوا تاویکەین جا من لەگەڵ جەنابی مامۆستا قسەم کرد لە ناوڕاستی ئینا کتابێکی بۆ هێنامدایە دەسم نووسوی یا یحیا خذ الكتاب بالقوة ئەوە قسم لەگەڵا کرد کە جەنابی مامۆستا کە وتی تۆ سەرڕایە کە مەسئولی ئیعلام هین بووم پەیوەندیەکان بووم بۆ ئەوتی مەسئولیەتی ئیعلامیش هەر لەسەر شانی جەنابتە لەگەڵ کاک سەباح و ئەو برایانت کە خۆت ئەزانی ئەوەی کە من بینیومە لە هەندێ یادداشتنامە نووسراوە وابزانام ئەو بە سیفەتی ئەوەی کردوتانە بە متحەدیسی حرەکەکە ئەوە لە ئەوە بەنسبەت بۆ بە سیفەتە وابزانام ئەو بەرپرسایەتی بە توی ئێمە بە ئیشارێکی بکەین هەموو حیزبەکان بەر لە مؤتەمەر بۆ خۆیان خەڵکێک دانێ کە متحەدیث بێ یانە وتار هین بێ سخونگووی ڕسمی بێ وتاربێژی ڕسمی بێ دوای هەیان بێ مەسەلەن شتێکی تر بێ لە 11 کە مؤتەمەرەکە بەسرا وەکو بڵێ مؤتەمەرەکە ئیتر تەئید کرا کە من مەسئولی ئەوەم کە مامۆستا نەورەسی بوو تەصدیق کرا ئەو وتەبێژی ڕسمیوان بوو مامۆستا عەلی بیارە بەڕەحمەت بێ بوو بە فەرماندەی لەشکری قورئان جەنابی مامۆستا شێخ محەممەد بوو بە ڕاهبەر بەندە بوو بە مەسئولی ئیعلام و علاقات کاک ئەحمە بوو بە مەسئولی ئیدارە کاگە عیسام بوو بە مەسئولی تەدارکات هەر یەکەمان بەهینێک بوو و ئەو ئیجا من حەزەکەم کە ئەو برایانەی کە من لەگەڵ یانە کارم کرد چۆن بوون چی و چیمان کرد ئێمە کاتمان ئەوە بە سەریعی ئیشارەیەکیان بۆ بکەم کاتمان نەما بەڵام با من ژمارەکانم لێت یەک نەچێ دوایی بۆیان بکەم بەڵێ ئێوە دوایەوە ژمارە ئەوەی ساڵی 86 بەشێکی زۆری هەواڵەکانی تایبەتەوە مامۆستا شێخ محەممەد مامۆستا عەبدولەتیفی پێنجوێنی مامۆستا عەبدولەتیف نوێنەرایەتی زانایانێ ئەوە هیچ مامۆستا شێخ محەممەد ڕابەر بوو وانە تاوەکو دوایی مامۆستای واژەی دێت و تەسلیمێویەکە وانە ئەوە لە مؤتەمەرەکانە مؤتەمەری دووەم تەسلیمیەکات تۆشی یاوتری و ئەیا بوو بەڵێ ئوستادێکی جامیعە و مامۆستا وەلایەتی لەوانەیە کەم باسکرا مامۆستا واژەی لەوانەیە کەم باسکرا بێ بەڵام مامۆستا واژەی پیاوێک بوو مامۆستا عەبدولەتیفی واژەی لێرە لە زمانی بەعسا گیرا لەگەڵ مامۆستا ئەحمەی خانەقا دوایش مامۆستا خەتیب بووە لە هینە عەلی کەمالە دوای ئەوەش مەسەن مەسئولیەتی هەبووە لە مەسەلەی هەولێرە لە ئەمانەی عامەی ئۆقاف و ئەمانە کە کتێبەکانمووی لەسەر فەرمایشتی ئەو چاپکراون دوایش کە هاتێ دەرەوە خۆی لە علمی حەدیثیشا یەک بوو لە قاهرە ئوستاد بووە کە هاتوۆتە دەرەوە جەنابی مامۆستاک مؤتەمەرەکەمان بەسرە تەسلیمی کرد بەڵێ ئەوەی کە من ئەشی بینم مامۆستا ئەبوبەکری سدیقی و مامۆستا مەحموود ئازادی لە 4 و 5 و 6 ئیتر ئەوانەمان هەموو لە دوای هیجرەتەکەەوە هەستەکەی تەبعی ئەو سێ چوارەی بەسەرە زاڵە یعنی مامۆستای
پێنجوێنی و ماوەسا ئەبوبەکری سدیقی و ماوەسا محمودی ئازادی و ماوەسا مەلا عەلی بیارەش گفتوگویەکی لەگەڵ کراوە ویستم بپرسم دکتۆرێک کە دکتۆر تۆ نەتکردووە ئەو گفتوگۆی ماوەسا عەلی بیارە ئەو بەیەکەوە کردمان چۆن بوو بەنووسین بوو بەچی بوو کردان پرسیار وەڵامەکە من وڵای کردمانەوە زەوتیشمان کرد وازان بە تەسجیل بە بوو تەسجیل و زەفتمان کرد ماوە دەنگەکەی وڵای دەنگەکە من نازانم ما بێت بیان نەمات بەڵام بە دەستگیل و سوالەکانمان بۆدانە هەردووکمان یا ئەمەی کرد و یا منم کرد مامۆستا جوابی ئەدای دوایش من خۆم هەموو بەسەر و تابع بچکۆلان و تەبعم کرد و دوای تەکسیرم دوایەوە ناونیشانێکتان نووسیوە لەسەر ئاسۆر حەزم کردەوە وەکوینێک بپرسم یعنی باسی ناونیشانی ئاسۆکە نووساوە سنا ختمائیل سات آخر نیسم ئەوە سندوقبەریتمان بوو ئەو سندوقبەری بۆیە من حەزم کرد ئیشارێکی بە ئەوە سندوقبەریدەکەمان لە ئیدارەی پۆست بوو یعنی ئیدارەی گەیاندن بەڵام کاک حەمزە ئێوە بزوتنەوەی پەیوەندی نیشتە پەیوەندی زانایانی ئاینی کوردستانی عێراق ئەمە چۆن ئەڵێ علەما و زاناکان فەرعێکی بۆکو ڕێکخراوی شورامانە بوو شورامانە بوو بەڵێ ئێمە شورامانە بوو لە مامۆساکان ئەوە چەند مامۆسای شورامان بوو ئەوانە وەکو پەرلەمان سندوقە پۆستیەکە بە ناوی ئەو یەکێتی زانایان بزوتنەوەی ئەم تا سندوق پۆستیەکەمان 100 بوو کە لە سنەت دامان نابوو خۆم هەمیشا چوون لەو سندوق پۆستیە هینمانەکردن بەڵێ کاک دکتۆر ئێمە ئەم ژمارانەمان باس کرد ئەندازەیەک ژمارە 6 هەر درێژکراوەی ئەوان و بەشێکی زۆری بابەتەکانی بڵێن بەشی دووەم و سێم و ئەوانەی هەیەەوە بەرگیشی نییە نازام کاک حەمزە وڵا بەرگەکە لەوانەیە لە بارا هینم بەرگی چی لە هاتووە یعنی ئەگەر بەرگەکەی بمایسا وڵی زیاتر لێبردنەکەم لەوانەیە لە بارا هینم کرد بۆ تێژینەوە ئەندازێ وڵای کتێبی زۆرم بوو کە لە کاتی بارکردنە کە دای ئەنی ئێتر ئەو خەڵکی کە هەڵی ئەگرێت لەگەڵ لەوانەیە لە بارینەکە فۆتاوی لێبردنەکەم ئەوە من لە یەکەوە هەموو وەرگتوانیتە 6 ژمارەی ئەسڵی بگەیتە ئەم خۆناغە ئەوە بۆ خۆی زۆرە کاک دکتۆرەمێ دەرفەتێ بە تۆ بم ئێمە لەم ژمارانەی ئاسوا باسمان کە تۆ کەسێکی بووی ڕۆڵت هەبووە بە تایبەتی لە نووسینی شعرەکانە دەقی ئەدەبی لە کۆڵینەوەی ڕامیاری چاوپێکەوتنەکان یعنی تۆ لەم 6 ژمارەی ئاسووی ئیسلامە لە ناو مێژوی ڕۆژنامە نووسی ئیسلامیە چی ئەخوێنیتەوە هەستەکەی ئەم ژمارەیە چی خزمەتێکی بە ڕابوونی ئیسلامی و بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان کرد لەو قۆناغەوە ناساندنی ئەو حرەکەیە بە خەڵک لەو قۆناغەدا ئەمە منبەرێک بوو بۆ دەربڕینی فکری ئەو بزوتنەوەیە بۆ کادێران وەکو پێناسەیەکی جواب بوو بۆ ئەو بزوتنەوەیە کە دروست بووە چ بۆ ئەو کەسانی کە لە ناو بزوتنەوەکە کاریانە کرد چ بۆ دەرەوەی بزوتنەوەکەش بۆیە مایەی دڵخۆشی بوو پێشوازێکی باشی لێکرا لایەن خەڵکەوە و ئێستا ژەگەرێکێک بێت دیراسە و لێکۆڵینەوەی لەسەر بکە ئاستی وشیاری و ئاستی ئاگاهی ئەو خەڵکە و بیر و بۆچوون و هزری سیاسی ئەو جەماعەتی بۆ دەرەکەوێتیایە و تا ئەندازەیەکیش لە ڕووی ئیمکاناتەکەشەوە نەوعێک بە شێوەیەکی باش ئیستیقلالیەت و سربەخۆی ئەو بزوتنەوەی پێوە دیارە کە لە زروفێکا دەرچووە کە هەمومان نەزانین لەو کاتە چۆن بۆ وەزعی کوردستان وەزعی بزوتنەوەکان وەزعی حیزبەکان ئەوانەی کە بە تایبەتی لە هەلومەرجی شەڕی ئێران و عێراقا ئیعلانی خۆیانیان کردووە چۆن ئەم بزوتنەوەی توانیوێتی ئیستیقلالەتی خۆی بپارێزێ و عەلاقەیەکی ئیجابی هەبێ و جۆرێک لە ڕەسەنایەتی ئاینی و نەتەوەی و مەزهەبی ئەو خەڵکەش کە بزوتنەوەکان دروست کردووە دەستنیشان بکات لەناو گۆڤارەکە ئێمە توانین تاریخی ئەو حرەکەیە ئستا ئەندازەیەک نەک تەنها گۆڤارەکە بەس دەتوانێت یەکێ بێ لە سەرچاوەکان کە پشتی پێ ببەسرێ بۆ ڕووداوەکان وەکو ئەدەبیاتی ئیشکردن و وەکو وەزعی ناوخۆی بزوتنەوەکە و پاشان ئەو قۆناغانەی کە بڕیوێتی تا گەیشتۆ بە ئێستا سپاس دکتۆر کاک حەمزە دەرفەتم نەماوە بە کورتی ئەگەر ملاحەزەیە کدما بێ وڵای ملاحەزەکەم ئەمەیە چونکە ئەو برایانە کە لەگەڵ دەستونە بەخێرایی خوێنەوە ئەم ئینەمان دوایە من ئەو مەسئولیەتەم پێدرا تەمان دەسەی نووسەرەکانیان خۆم حەمزە بووم کاک سەباح بووە مامسا مەلا لوقمان بووە مامسا هۆشیار کوڕی مامسا مەلا عوسمان بووە کاک عەباسی دووسی بووە مامسا خاچی بووە وەکو لە چاپ و یارمەتیشا کاک عیرفانی مامسا مەلا عەلی بیارە بووە بە ڕەحمەت بێ دواتر لە نووسەرەکانە کە زۆر یارمەتیان داین مامسا مەلا مەحموودی ئازاتی مامسا مەلا بوەکری سدیقی مامسا شێخ محەممەد خۆی مامسا مەلا عەلی بیارە مامسا عەبدوڕەحمانی نەورەسی مهندس عیسام و مهندس ئەحمەدی کۆیی مامسا عەقید و لە دیزاین و نقل و گواستنەوە و تەکسیرە کاک ماهدی حاجی مصەفا لە سلێمانیە کاک عەبدوڕەحمان
مامۆستا مەلا عوسمان لە هەڵەبجە جەنابی مامۆستا جەنابی کاک فەریدون کاک جەبار پێنجوێنی کاک جیهاد عەبدوڕەحمانی هەولێری وەکو یارمەتی میوانداری و کۆمەککردن کاک حاجی سەعیدی پێنجوێنی و مامۆستا مەلا لوقمانی نەزیری مامۆستا نەوڕەسی مامۆستا بەرزنجی مامۆستا مەلا عەلی بیارە و کاک جەمال کاک نافع هەبوو لە هەولێر ئەو هاوکاری ئەوان لە تەب ئەوە لە هێنا بووە سەردەمی دوای ئەوان بووە و ئەو برایانی تریژە گەر ناومان نەبرن داوای لێبردنیان لە یەکەم و حاجی ئەبوو هودا و ئەمانش هەمویان کۆمەکیان کردوین لە مادی معنەویە زۆر لەگەڵمان نابوون من مەمنونی هەمویانم ئەگەر برایەکمان لەبیر شوێ داوای لێبردن لە هەر هەموو لایەکەکەم. بەڵێ زۆر سپاس بۆ کاک حەمزە ئەحمەدی نەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان و بە ئێستش بیڵێم بەرپرسی مەکتەبی ئەلام لەو کاتە هەروەک لە کۆنگرە و بەرپرسی مەکتەبی سپاسی جەنابیش بکەم سپاسی تۆڕی میدیای کۆمەڵیش بکەم کە ئێمەیان هینیان کردین لە خەڵاتی کوردستان خەڵاتێکی کوردستانیان کردین لە یادی ڕۆژنامەنووسی کوردی ئەوە خەڵاتێکیان کردو من ئەو خەڵاتە بە شتێکی زۆر باش ئەزانم زۆر مەمنونیانم هەل لە ئێستاشەوە هەتاکو خامی پێشەوەی کۆتایی بەم باسە بێنین من حەزەکەم لێرەوە بە دێڕێک ڕێز و نەوازش و ڕەحمەت بنێرین بۆ شەهیدانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی هەر هەموو شەهیدەکان هەر لە شەهید تایر و شەهید بەختیار و شەهید ئازادەوە تا شەهید تەها و شەهید محەممەد و شەهید عەلی سیوەیلی و ئەمجا جوهد و تێکۆشانی بنەماڵی هەموو لایەکیان بە تایبەتی بنەماڵی شەهید عەلی سیوەیلی و کاک بەهودا و کاک شەهید فاروق و هەموو ئەو برایانی کە بەشداریان تاوان خەڵکێکی زۆر بەشدار بوون لەمەیەدا ئەمە بۆ خۆیان ناوی شەهید بن لەوانەیە هەموو شەهیدان بە تایبەتی ئەوانەی لە ڕعیلی ئەوەل و دەستەی ئەوەل و شەهید عەبدولباست و کاک شەهید جەمال کاک شەهید جەمال و هەموو ئەو کەسانە و ڕێز و سڵاو و نەوازشیان بۆ بنێرین نازام شەید مەغدی سڵاو بێنین بۆ خانەوادەکانیان هەر هەمویان شەیدە بنەماڵی مامۆستا عوسمان ئەوان هەر هەمویان. زۆر سپاس بۆ دکتۆر سەباح بەرزنجی کوڕی ڕابەری یەکەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بەڕەحمەت بێ دووبارە سواس بۆ کاک حەمزە ئەحمەدی سپاس بۆ خوا و سپاسی بۆ جەناب و سپاسی بۆ هەموو بینەران داوا لێبردن لە هەموو لایەکیشەکەن. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی ئەم جارە تا سۆراغێکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەست پێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک خواتان لەبێت.